بەڵێ سەبارەت بە کۆبوونەوەی ئەوڕۆی ئەنجومەنی وەزیران و ئەو بڕیارانەی کە دەریان کردیان تەبان ئەو بڕیارانەیەوە هەز دەکەین کە لەگەڵ لە ئاستی پێداویستەکانی خەڵکدانیەوە لە ئاستە و قەیرانینەوە لە ئاستە و نەبوونی و نەهامەتی خەڵکی دانیا پێم وایە ئەوانی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم ینی وەکەوەی کە لە کۆمەلگای کوردی داوەڕابن ئاگان لەو بارودۆخە نەبی لەبەرەوە ئەو جۆرە بڕیارانە دەردەکەن بابینە سەر خودی بڕیارەکان مەسەن یەکێک لە بڕیارەکان ئەوەیە کە دوای تێپەڕینی چەند ڕۆژ دەست بکرێ بە دابشکردنی موچە ئەوە وەکو ئەوەی کە بەرژەوەندی خەڵک بی دەڵێن لە بەرژەوەندی خەڵک ئەو بڕیارەماندا ئێمە ئەگەر ئەوە دیوێکی قسەکە دیوێکی دیکەی قسەکە ئەوەیە کە ئەگەر دەستپێکردن بە دابشکردنی موچە لە بەرژەوەندی خەڵک بی دەستپێنەکردن و دەست بەسەرداکردن و تاخیرکردنیشی بۆ ماوەیەکی زۆر دیارە بەکارهێنانی بۆ لە دژی خەڵکدا و هەروەها ئێمە نیگەرانی ئەوەین کە پێمان وایە موچە و داهاتی خەڵک بەبارم تەگیراوەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەوە وەکو کارتێش فشار بەکاردێنێت بۆ دەستکەوتە حیزبەکانی دەستکەوتە سیاسیەکانی لە کاتێکدا ئەو دەتوانانی بە جۆرێکی تر بە ڕێگای تر فشار بکە بۆ بەدەستهێنانی دەستکەوتەکانی خۆی دەستکەوتە حیزبەکانی بەڵام دێت قوتی خەڵک وەکو کارت بەکاردێنێت ئەمە نیگەرانی ئەوەین کە هاوزمانەکانی ئێمە هاوسۆ زمان نین بەڵام لەگەڵ ئەوەی کە عەرەبەکان هاو زمانمان نین بەڵام هاوسۆ زمانن و ئەوان لەگەڵ ئەوەدان کە کێشەی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر بکرێەوە موچەکانیان لە کاتی خۆی دابدرێ بەڵام بەداخەوە دەبینی حکوومەتی هەرێم ڕێگری دەکات سەبارەت بە بڕیاری دیکەوەی دابشکردنی زەوی ئێمە نازانین وڵی ئەو بڕیارە ینی ئینسان هەندێک زار پێکەنینی پێدێ دابشکردنی زەوی ینی ئێستا خەڵک لەو دۆخەنا هەموارەدا کە پارەی ئەوەی نییە پێداویستە تەندروستەکانی خۆی بکری پێداویستی ڕۆژانی خۆراکی خۆی بکری ینی چ لە زەوی کشتتوکڵی بکە عادەتەن زەوی کشتتوکڵی کە دابەشەکرێ لەبەرەوەیە کە خەڵک کێشەی نیشتێت جێبوونی هەیە لەوانەیە بیەوێ خانوویشی لەسەر دروستکە بەڵام یعنی ئینسان بێ پارەیدا لەو پڕ بێ پارەیدا چۆن دەتوانێت خانی لەسەر دروستکە ئەگەر ئێمە ئەوەش وەکو دەستکەوت وەربگرین با بڵێن زەویەکەی کە پێی دەدرێت بفرۆشرێتەوە خۆ لە ئێسادا هەموو خەڵکی کوردستان لە خێراندا ینی دیسان سوودی لێوەرناگری ئەوە جگە لەوەی کە ئەمە پێمان وایە ئەوە لەبەرەوەی ئێستا هەڵبژاردن لە پێشەوە هەموو جار حزب سیاسەکان لە نزیکبوونەوەی هەڵبژاردن ئەو بەڵێنانە بە کەسوکاری شەیدانەدەن بە خەڵکی کوردستانەدەن دابشکردنی زەوی بەڵام هەرکە هەڵبژاردن تێپەڕی ئەو بڕیارە لەبیر خۆیانە بنەوە سەبارەت بە بڕیارەکانی تریەوەی کە پەیوەندی بە لێخۆشببوونی باج و قەرزەکانەوە هەیە ینی نازانم ئێستا خەڵکی کوردستان ئەگەر بێت و موچەیەک وەربگری چۆن ئەو موچە بە شێوەی دەکا قەرزەکانی پێبداتەوە خۆی ئەگەر هاتبایە ئەوان هەر یەکجاری بۆ نمونە ئەگەر بەژەوندی خەڵکی کوردستان بە دەبایە بڵێن ئێمە هەر بە یەکجار لە قەرزەکانی سەر هاوڵاتیان خۆشوین ئەو کاتە ئەو بڕیارانە دڵی خەڵکیان خۆش دەکرد بەڵێنی ئەویان دابایە کە جارێشکە موچە تاخیر ناکرێت بە هیچ شێوێت بەڵام وەکو ئەوەی کە ئەوان بەخۆیان ئاگداری دۆخی خەڵگنین ئەو ڕاوێژکارانی کە هەشیانن پێمان وایە ئەوانش هەر لە بەرژەوەندی خۆیان بڕیار دەدەنەوە ناتوانن کە بەرچاوڕوونی بدەن حکوومەت و بڕیاری وا بکەن لە ئاسپی داویستی خەڵکو لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دابی